هاوارێک لە کوردستانەوە بەدەنگێکی بوێرانەی کوردانەوە بەغیرەت و ورە و وزە و خۆشەویستی تێکۆشانەوە بەڕێی خەباتە مەزنەکەی باپیرە گەورەمانەوە دەست بە نزا ڕوو لە ئاسمان بەتکاو بەلاڵانەوە هاوارمان تەنیا بۆ تۆیە بۆ تۆ ئەی ڕەب العالەمین یەکەم قیبلەی موسڵمانان براکانمان بپارێزە لە فەڵەستین یا ڕەب منیش وەکو کوردێک زۆرم پێخۆشە سەربەز بم ئەمەوێ منیش لەوێ بم لەناو خاکی فەلەستینا چەک بەدەست بم لێرە کە بێدەسەڵاتم وەکو وایە لە قەفەس بم یا ڕەب کە ئاگربارانە لە غەزە هەموو جیهان بێدەنگ دەبێ هیچ کەسێک لێی نایە فزە یا ڕەب تۆ خۆت فەرموتە باجی ئەیەنەوە قەرزە هاوار بۆ تۆ پەروەردگار لێمانە کوژن ئەسووتێنرین لە فەڵەستین لە میانمار دەکوا کێمان تیرۆرستە لە فەڕەنسا بێڕێزیە بەسەروەرم لە ناو چین بۆم چەک بەدەستە چەندان ساڵە بێت جیاوازی گەنج و پیر و مناڵ و ژن خاکەکەمان داگیرەکەن لێمانە بڕن لێمانە بژن دەبا بەس بێ هەتاکوکەی گشت بێدەنگ بین با هەمومان بۆ یەک جێگە بە یەک ڕێگە گشت هاوڕەنگ بین خوایەت و خۆت سەلاحەدینێکمانەوێ شوێنی کەوین گشت بۆ غەزە ئالێرەوە هەتا ئەوێ بێپشودان بوێرانە نەسرەوێت تا سەرەکەوێ گەلی غەزە چەندان ساڵە بوێرانە بەرگریەکەن بەبێ و چەند زۆر مەردانە قوربانی غیرەتی حەمزە ئاساتان قوربانی دەستی پڕبەرد و پیری خاوەن عەساتان قوربانی مناڵی بوێر و شێرە ژنی بێچووە شێرتان ئەوان پێشمەرگەی ئەم دینە و نوێنەری مسڵمانانن ئەوان تەیر الئەبابیلن هاتنە خوارێ ئەسحاب الفیل ئەوەتانێ لە ئاسمانن گەربێنە دەست چاونە ترسن تۆفان و پاو و بۆرانن بەڵێ کوردم بیر و بەرگ و زێت کوردانە پێش کورد بوونم مسڵمانم ئیسلام دین و ڕێبازمانە کە ناتوانم بگەم پێیان ببم بە یەکێک لەوانە هاوارم تەنیا بۆ خوایە بەدەنگێکی زەلیلانە یا ڕەب خۆت بیان پارێزە ئیسرائیل بکە وێرانە ئێمە هەموو برای یەشین غەزە خەمی هەمومانە